لە کتێبخانەکەیان لە کۆلێژی ناوچەی ئەلێکزاندریا لە ڤەرجینیا خوێندکار لە بری ئەوەی کتێبێک وەرگێت دەتوانێت سەر و سەودا لەگەڵ مرۆڤێکدا وەک کتێب بکات. پاتریشا کوپەر ئەم بۆنەیە بە کتێبخانەی مرۆڤ پێناسە دەکات. ئامانج لە کتێبخانەی مرۆڤ بۆ قسەکردنە لەگەڵ خەڵک لە خوێندنگەکەدا ئەوانەی ئەگەروانێ بێت دەرفەت نابێت قسەیان لەگەڵدا بکەیت لەبەرەوەی ڕەنگە هەست بە ڕق و بێزاری لەلایەن کەسانێکەوە بەرامبەر بە خۆیان هەبێت و بەو هیوایەی بڕێک لەو بربەستانە بشکێنێت. نەجیب بەها بەرپرسێکی خوێندنگەکەیە دەزانێت شکاندنی ئەو بربەستانە چەند سەختە لەبەرەوەی سپی پێستە و ناوێکی عەرەبی هەیە هەر بۆیە خەڵک زۆر جار تووشی سەرسوڕمان دێن کە بۆیان ئاشکرا دەبێت ئەو خەڵکی ئەفغانستانە. نەجیب دەڵێت لە فڕۆکەخانە دەست بەسەر کرام چونکە سیمام لە کەسێکی ئاسایی ئەفغانی نەدەچوو. ئامانجم ئەوەیە ئەو ئەزمونانەی پێیاندا تێپەڕ بووم بۆ هەموو کەسێکی باز بکەم و سنگ تەنها نەخەنە سەر ڕەنجی پێستی کەسێک یا ناوی نابێت حکمی خۆت بدەیت بەهۆی ناوی کەسەکەوە یان بەهۆی شێوازی زمانی ئینگلیزی کە قسەی پێ دەکەن. ئەنجل ناڤایی خوێندکار بە قسەکردن شت فێر بووە. ئاستەنگەکار سەرچاو لەشتی ساکارەوە دەگرن وەک لە ناوێک یان لە خەڵکی شوێنێک ئەمانە کاریگەری دەکەنە سەر هەندێک لایانی ژانت. کۆنی ڕۆبنسن خوێندکاری ڕاوێژکار ئەویش مرۆڤێکی کتێبیە و باس لە دەربازبوونی دەکات لەو ناحەقیانەی بەرامبەری کرابوون. لە سەدادەی ژیان ئەوەیە کە لێمان ڕوودەدات و لە سەدانەوە دیشی ئەوەیە کە چۆن سەر و سەودای لەگەڵدا دەکەین. کۆنی دەڵێت خوێندنی کۆلیژ یارمەتیدام لەو ڕەوشە دەربازم بکات و کۆنتترۆلی چارەنووسی خۆم بکەم. کاتێک لەگەڵ خوێندکارەکان دەدوێم تەنها دەمەوێت بزانن کە هەرچیەک دێتە ڕێگەیان گوێی پێ نەدەن و درێژە بە خوێندنەکەیان بدەن چونکە ئەوە زۆر گرنگە. سیم ئەویش خوێندکارێکی کۆلیژە و مرۆڤێکی کتێبیەوە باس لەوە دەکات کاتێک ژیانی لەگەڵ خانەوادەکەی لە نێو پەناگەیەکی بێلانەکاندا لە قۆناغێکی سەختدا ژیانی بەسەر دەبرد. خەسڵەتی مرۆڤ لە بەهای ئەوەی هەیەی زۆر بەنرخترا. هەندێک لە مرۆڤی کتێبی کۆمەڵگەی خۆجێیەکە وەک هونەرمەند برایان دەیلی باس لە سەردانەکانی بۆ 113 وڵات دەکات. پرسیاری لەو کەسانە کردبوو کە وێنەیانی گرتبوو بۆ وەڵامێکی یەکگوشەیی لە بری زنجیرەیە گوشە لەوانە خۆشەویستی ئازادی و جەنگ. وشەی جەنگ ئەوەی لە ئەفریقای باشوور هێمای ڕزگاری و ئاشتیە هاوکات لە کەمپەکانی پەنابەران لە سووریا ئەوانەی لەگەڵیان دوام وشەی جەنگ واتای فرمێسک و برسێتی و کاولکاری بووە. کۆلیژەکان لە سەرانسەری جیهان ئەوانیش میوانداری ئەم جۆرە وتی وێژانە دەکەن وەک بەشێک لە پرۆژەی کتێبخانەی مرۆڤ و بژوتنەوەیەکی نێونەتەوەیی ئەوەی لە ڕێی دیالۆگەوە بەرەنگاری ڕق و کینە و دژایەتیکردنی کەسەکان دەبێتەوە.